بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان خوشکان برایان هەموو لایەکتان بەخێر بێن. یەکێک لەو بابەتانی کە ئێمە زۆر پێویستمان پێێتی لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بریتە لە کۆمەڵێ بابەتی گەشەپێدانی مرۆیی. بابەتی گەشەپێدانی مرۆیی لە ڕاستیان لە کەسێکە و بۆ کەسێکیکە ئەگۆڕێت، لە خوێندنەوەی کەسێکە و بۆ کەسێکیکە ئەگۆڕێ و لە ڕاستیان لە جێبەجێکردنیشە جیاوازی هەیە. بەڵام لە هەموو ئەم حاڵەتانەیە ئینسان مرۆڤ ئەو شتێکەوە ئەیەوێ ئەتوانێت جێبەجێ بکە. من بەڕاستی بابەتێکی کورتم بۆ هەڵبژاردوون لەسەر بابەتی سەرکەوتن. ئێوە کە لێرانن باوەڕم وایە زۆربەی زۆرتان لە قۆناغە جیاوازەکانی خوێندنان. ئێستا ئێوە من و هەمووشمان کاتێک کە کارێکی دیاریکراوەکەین پێمان خۆشە سەرکەوتن لە کارەکەیە بەدەست بێنین. خوێندکارێکە لە خوێندنگەکەیاتی پێی خۆشە هەموو خوێندکارەکان بیناسن، بزانن کە زیرەکە. مامۆستایەکە لە مەکتەبێکایە پێی خۆشە هەموو مامۆستاکانی هاوڕێی شایەتیەوەی بۆ بدەن. کەسێکە بازرگانە، بازرگانەکانی هاوڕێ، کەسێکە دوکاندارە، کەسێکە دارتاشە، کەسێکە ئیشی ئاسنگەریەکە، هەر کەسێک لە هەر بوارێکە هەر ئیشێکەکە بەلانی کەمەوە پێویستە سەرکەوتن لەو مەجالەیان لەو کارەیە بەدەست بهێنێ. و بۆ خۆشمان وەکو مرۆڤێکی موسڵمان، وەکو کەسێکی پابەند بە دین، باشترین کەس ئەو کەسەیەکەوە کارەکەی بە تەواوەتی ئەکا و کارەکەشی ئەگەینێتە ئەنجام. لە نەگەشتە ئەنجامیشە بێگومان پێچەوانەکەشیمان هەیە کە ئێمە ئاڵێن سەرکەوتن بێگومان پێچەوانەکەشی هەیە بریتە لە فەشەل یان ناسەرکەوتووی لەو کارەیە. سەرکەوتن بۆ خۆی چییە؟ بەشێک لە شارەزایانی ئەو بوارە بریتە لە گەشتن بە خەونەکان. ئایا ئێساوانی کە لەم هۆڵیان باوەڕم وایە ژمارەتان 50 بۆ 60 نەفەرە، هەر یەکێک لە ئێوە ئێستا خەونێک لە زنیا هەیە. هیچ کەسێک لە ئێوە ڕۆژە لە ڕۆژان هاتووە بۆرەخە و خەڵەمێ بێنێ و خەونەکانی خۆی بنووسێتەوە لە شوێنێکی دیاریکراوە بۆی کەوا تۆ ئیشی لەسەر بکەیت و هەوڵی بەجێهێنانی بدەیت. ئێمە کە مرۆڤێکی پەیامداری نابی وەکو ئەو خەڵکانی تر بین. ژیانێکی دووبارە بەیانی هەڵسا، نان بخۆ، بڕۆ دەرەوە یان بڕۆ بۆ داوامەکەی خۆت، نیوەڕۆوەرەوە نان بخۆ بخەوە، شەو بە هەمان شێوە ژیانێکی دووبارە. ئەمە بۆ کەسێکی پەیامدار لە ڕاستیان نابێوا بێت. ئەبێ هەر یەکێک لێوە کە ئێستاوە لە قۆناغە زووەکانی گەشەیان لە تەمەنێکی گەنجی زۆر باشان، ئەبێت تۆ خەون و خولیایەکی دیاریکراوتە بێ. ئایا تۆ لە ماوەی ساڵی ئایندە ئەتەوێت چی بکەیت؟ چەند کتێب بخوێنیتەوە، چەند زمان فێربی، سێری چەند فیلم بکەیت، چەند هاوڕێی تازەت هەبێ، چەند وشەی عەرەبی، چەند وشەی ئینگلیزی، چەند شتی جیاواز فێربی. خاڵی دووەم کە زۆر گرنگە لەگەڵ خەونەکانە بریتە لە دیاریکردنی ئامانجەکان لە ژیاندا. هەر بۆ خۆی حکمەتی ژیان کە خۆی تەعالا دروستی کردووە، هەر مرۆڤێک ئامانجێکی تایبەت بەخۆی هەیە. بەڵام بۆ هەر یەکێک لە ئێمەش کە لەسەر زەویان لە ڕاستیا زۆر گرنگە ئامانجێکی دیاریکراومان هەبێت. لەگەڵ هەموو ئەمانەشە پێویستە ئێمە سوود لە هەڵەکانی ڕابردوومان وەربگرین. هیچ کەسێک کە کارێک ئەنجامەدا بێگومان احتیمالە هەڵەیەک بکات، کەم و کوڕێکی هەبێت. لە دوای ئەوە بریتە لە دوورکەوتنەوە لە ئاکارە خراپەکان. ئاکارە خراپەکان چییە؟ ئەگەر ئێستا هەر یەکێک لە ئێوە قەڵەم و قاغازێک لەبەر دەستیا بێ بڵین بێ زەحمەت هەر یەکێک لە ئێوە 5 خەسڵەتمان بۆ بنووسێ. ڕەنگە کەسی وایە بتوانێت 20 دانە بنووسێ، کەسی وایە بتوانێت 30 دانە 40 دانە بنووسێ. هەر شتێک کە بەلای تۆ ناشرنە بێگومان بەلای بەرامبەرەکەشتەوە هەر ناشرنەوە پێویستە لێی دوور بکەویتەوە. کاتێک کە تۆ سەرکەوتن بەدەستهێنی لە ڕاستیە جۆرێک لە خۆشبەختی، جۆرێک لە ئیطمینان بۆ کەسەکە دروستەکە. هەر کارێک کە تۆ ئەنجامێ دەبووی کە سەرکەوتن بەدەست بێنی ئەبێ هەوڵێکی لەگەڵا بێ، کۆشێکی لەگەڵا بێ. ئێستا هەر یەکێک لێوە لە قۆناغەکانی خوێندنان باشە، پێتان خۆشە ناجێبن، پێتان خۆشە یەکەمن، پێتان باشە لە پۆلی 12 دەرەجەیەکی زۆر باش بێنن. ئاگەر هەوڵ نەدەی لەگەڵا تو ئەتوانی ئەم سەرکەوتنە بەدەستبێنی بێگومان نەخێر. ئەمەش تەبعاً بەپێی کەسەکە و بەپێی بوارەکە گۆڕانکاری بەسەرادێ بۆی کەوا تۆ سەرکەوتنێکی ڕاستەقینە بەدەستبێنی ئەبێت تۆ زۆر متەحەمیش بی لەسەر ئەو بابەتە. یعنی نابێت بە شتێکی لاوەکی وەری بگری. لە سەرەتاوت من حەز و خولیا، من حەزەکەم دەربچم، من حەزەکەم بازرگانێکی باشم، حەزەکەم دارتاشێکی باشم، شتە بە قسە نابێت. ئەبێت تۆ هەوڵدانێکی باشی لەگەڵا بێت. لەبارەی سەرکەوتن وەکوتم بابەتێکی زۆر فراوانە، بەڵام وەکو مەدخەلێک شتێکی لەسەر باسەکەین.
سەرکەوتن کۆتایی نیە و شکستی شتا کۆتایی نیە ئەگەر هاتو تۆ کارێکە ئەنجامدا و لە نیوەی ڕێەکەیان نەتوانین تاواکەی ترەمە لە ڕاستیە دنیا کۆتایی پێ نایە ئێمە قاعدەیەکمان هەیە لە زانستی NLP ئەڵێ الخارطة ليست هي الواقع يعني ئەو شتێک کە تۆ لە زیهنی خۆتا دادناوە لە ڕاستیە لە واقعە بوونی نییە ئەمە لە کاتی امتحانەکانەوە چەند ڕۆژێکە تاو بوون کۆمەڵێک خوێندکارمان هەیە چۆتە ناو داڵغێکی قوڵەوە ئەوە من ئەخوێنم من ڕاستە ببم کە ڕاستە بووم لە ماڵەوە لۆمە ئەکرێم لای برادەرەکانم سەرژن شەکرێم سێرەکی پەستانی لەشی ورود و بەرز دەبێتەوە ئەوە بێت یعنی بیر لە شتێک کاتەوە کە لە ڕاستیە وجودی نییە ئەمە لە ڕاستیە شتێکی زۆر خراپە خاڵێکی کە هەر لەبارەی سەرکەوتنەوە بۆ هەر کەسێکی گەورە پێویستە بیرۆکەیەکی گەورەی هەبێت و لە ڕاستیە بیرۆکەی گەورەش بۆ کەسی گەورەیە نابێ خۆمان بەشتی لاوەکی ئەوانەوە ماندوو بکەین خاڵێکی کە گرنگە لە سەرکەوتنە ئەوەیە کە قەناعەتمان وانە بێت بە یەک کون فەیەکوونێک سەرکەوتن بەدەست دێت یعنی تەنها بە یەک هەنگاوێک جاری وا هەیە تۆ ئەتەوێت کاری ئەنجام بدەی سێرەکی بەدەستەوە نایە و ئەیتر جاری وای هۆکارەکە داخلێت جاری وای هۆکارەکە خارجیە جاری وای هۆکارێکی لە دەروی ئیرادەی خۆمانە پێویستە بە یەک هەنگاو ئێمە کۆڵ نەدەین هەنگاوی دوم هەنگاوی سێم اینجا ئەم هەنگاوانە دوایی ئێمە دێنە سەری جاری وا هەیە ئەوەی کە هاوکار دەکات جاری وا هەیە خێزانەکەتە جاری وا هەیە براکەتە جاری وا هەیە هاوڕێکەتە جاری وا هەیە کەسێکە لە دەرەوەی خۆتە هەندێک جا سەرکەوتن لە ژیاننا بە یەک قۆناغ نابێت و ئاماژەم پێکرد هەر کارێک ئێستا باوەڕەکەم و زۆربەی زۆرتان لە ناوەندەکانی خوێندنان زۆر جار لە ئیمتحاناتوانە ئەو گرفتانەمانەیە ئاها کاتێک کە خوێنکار دەسەکە بە خوێنە سێرەکەی لە 3 دقەیەکەمان زۆر تووشی ئیزعاجیە بێت دوایی کە بەردەوام بوو لەسەری سێرەکەی بابەتەکە بەلایەوە ئاسایی ئەبێتەوە مەقولەیەکی عەرەبی شەو بینم لە ڕاستیە بەلام شتێکی جوان بوو کەسی سەرکەوتوو لەگەڵ کەسێکا کەوا تەواضع و ئیخلاصی هەبێت ئەوە سەرکەوتنێتی لە دنیا و لە ئاخیرەتە شتێکی جوانە کەسێکی سەرکەوتوو بەڵام غوروری لەگەڵا بێت ئاها خەڵکمان هەیە هەرەونە بە کەسێک بڵێ بەخوا تۆ زیرێکی بەخوا تۆ چاکی بەخوا تۆ بازرگانێ باشی دارتاشە باشی سایاقی باشی هەر لە خۆیەوە چۆن بڵێ لە خۆی دەرەچێ یعنی من تۆ بڵێ بەڕاستی و کەسە بم ئەمە لە ڕاستیە باش نییە سێرەکی هەر لە دنیاشا لەلایەن کۆمەڵێک خەڵکەوە لۆمە ئەکرێت